خۆمان بە خۆشحاڵە زانین بۆ خستنە ڕووی راپۆرتی یەکەمان لەبارەی ڕەوشی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لە پارێزگای سلێمانی. دیارە و راپۆرتەی ئێمە لەبارەی کار و چالاکیەکان یاخود ڕەوشی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەتە، بە تایبەت لەسەر بنەمای دوو یاسا، ئەوانیش یاسای خاننشینی و دەسەبەری کۆمەڵایەتی ژمارە 39 ساڵی 1970 هەموارکرا و یاسای کار کە ئەم دوو یاسایە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ڕێخستنی ژیانی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت. طبعی ئێمە لە راپۆرتەکەمانە کە راپۆرتی یەکەمە بۆ ماوەی 6 مانگ بووە لە 1/5/2021 دەست پێکات تاوەکو 30/10/2021. لەو راپۆرتەیە لە 3 بەش پێگاتووە. بەشی یەکەمیان کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی خاننشینی و دەسەبەری کۆمەڵایەتیە کە تێیدا کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لەم بەڕێوەبەرایەتی یاخود لەم سندوقا بێ تۆمار بکرێن و ڕێکاری خانەنشینیان بۆ ئەنجام بدرێت. پاشان یەکێتی سندیکاکانی کرێکاران کە وەکو ڕێکخراوێک پەیوەندیدار بە کرێکاران و پاڵپشت و پشگیری کرێکاران، ئەمیش کار و چالاکیەکانمان لەو راپۆرتای خستۆتە ڕوو و پاشان کار و چالاکیەکانی ڕێکخراوی دابین کە لە ماوەی ئەو 6 مانگە خراوەتە ڕوو. طبعی لە ماوەی کۆی 6 مانگی ئاماژە پێکرا و بەڕێوەبەرایەتی دەسەبەری کۆمەڵایەتی کە وەکو ئاماژەمان پێیا پەیوەندیدارە بە ڕێخستنی کاری کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت بۆ پرسی خانەنشینی و بە پرسی هاوبەشیکردن لە سندوقی خاننشینی و دەسەبەری کۆمەڵایەتی. کۆی ئەو سەردانانەی کە لیژنەکانی بەڕێوەبەرایەتیەکە لە ماوەی 6 مانگە ئەنجامیاوە 1164 سەردانە بۆ ئەو پرۆژانەی کە پرۆژەی دابینکراوی پێوترێت. پاشان سەردانی پرۆژە دابین نەکراوەکان هەیە 48 سەردانیان هەبووە بۆ پرۆژە دابین نەکراوەکان وە کۆی پرۆژە دابینکراوەکان 12196 پرۆژەی دابینکراوە. ئەو پرۆژانەی یاخود ئەو کەیسانەی ڕەوانەی دادگا کراون لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەوە لە ماوەی 6 مانگە تەنها 10 کەیس بووە. کۆی ئەو کرێکارانەی کە لەم بەڕێوەبەرایەتیە تاوەکو 30/10/2021 تۆمار کراون لە سندوقی خاننشینی و دەسەبەری کۆمەڵایەتی 41220 کرێکار و کارمەندی کەرتی تایبەت بووە. لەم ڕێژێش کرێکاری نێرینە 33081 کرێکارە و پاشان 8139 کرێکاری مێینەیە لەو ڕێژەی کە لە سندوقی خاننشینی و دەسەبەری کۆمەڵایەتی تۆمار کراوە. پاشان کرێکاری بیانی تۆمارکراو لە سندوقی خاننشینی و دەسەبەری کۆمەڵایەتی 2844 کرێکارە و لەو ڕێژێش کرێکاری نێرینە 2385 کەسیان لە ڕەگەزی نێرن و 459 کەسیان لە ڕەگەزی مێینەن کە ئەمانە لە دەسەبەری کۆمەڵایەتی یاخود لە سندوقی خاننشینی و دەسەبەری کۆمەڵایەتی تۆمارکراون. کۆی ئەو کرێکارانەی کە پاداشتی کۆتایی خزمەتیان وەرگرتووە ئەوەی کە پێوترم کافەین یای خدمە 677 کارمەند بووە لە ماوەی ئەو 6 مانگەیە. کۆی ئەو کرێکارانەی کە خانەنشین بوون تەنها 15 کرێکارە. طبعی ئێمە لە راپۆرتەکەیە پاشان مانگ بە مانگ خستومانەتە ڕوو کە تەفاسیلی مانگانە چۆن بووە و چەند کرێکار تۆمار کراوە لەو ڕێژەی کە باسمان کرد. یەکێتی سندیکاکانی کرێکاران کە وەکو ڕێکخراوێکی پەیوەندیدار بە بەرگری کار و داکۆچی کار لە مافی کرێکاران لە ماوەی 6 مانگی راپۆرتی ڕووماڵکراوەکەدا ئەو چالاکیانە یاخود ئەو کار و چالاکیانەی ئەنجامیاوە خۆی لەما نابینێتەوە. 20 چالاکی تەشریفاتی هەبووە، 15 چالاکی ڕێکاری فشاری مەدەنی هەبووە، 5 خولی سمینار و وشیاری هەبووە لەبارەی مافەکانی کرێکاران و بڵاوکردنەوەی وشیاری لەبارەی یاساکان کە ئەمەش 3 خولیان بە هاوکاری و هەمانگی ڕێکخراوەکان بووە، 44 بە دواداچوونی هەبووە، ڕەخساندنی هەلی کار 350 بووە. پاشان چالاکیەکانی دیکەیان سەردانی شوێنکار 700 سەردانی شوێنکاریان هەبووە، ئاگادارکردنەوەی خاوەنکار 300 ئاگادارکردنەوەیان هەبووە بۆ خاوەنکار کە سەرپێچی یاسا و ڕێنماییەکانیان کردووە. بە سزاگەاندنی شوێنکار تەنها 10 دانە، سەردانی شوێنکار بۆ دەسەبەری کۆمەڵایەتی 830 دانە، تۆمارکردنی سەرپێچی خاوەنکار 108 دانە. ئێمە لە ڕێکخراوی دابین لە چوارچەوەی پرۆژەی پاڵپشتی و پشگیری کرێکاران لە ماوەی 6 مانگە کە لە پاڵ ستافی پرۆژەکە گروپێکی خۆبەخشی گەنجان و مامۆسای زانکۆ هاوکار و پشتیوانمان بووە. 2 خولی وشیاری ئەنجام دراوە بە ئامانجی
بڵاوکردنەوەی وشیاری لەبارەی هەردوو یاسای کار و یاسای خانشینی و دەسەبەری کۆمەڵایەتی کە پرسی خانشینی و ڕێخستنی کاری خانشینی کارمەندانی کەرتی تایبەتی ڕێخستووە. لەو دووخلا 48 کەس بەشدار بوون کە دووخولەکە ژێکیان بۆ تایبەت بۆ بە ڕۆژنامەنووسان و خولێکیشیان تایبەت بووە بە کارمەندان و ستافی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی. 45 سەردان و دیدار هەبووە لە ماوەی ئەو 6 مانگە بە ئامانجی خزمەتی زیاتری ڕەوشی کرێکاران و گفتوگۆکردن لەبارەی کێشە و ئاستەنگەکانی بەردەم کرێکاران. بابەتی بڵاوکراوەمان لە ماوەی ئەو 6 مانگەدا 37 بابەت بووە و 2 کەیسی ڕاوێژکاری پێدانی ڕاوێژ یاساییمان هەبووە لە دادگاکان کە خۆشبەختانە لە بەرژەوەندی کرێکارەکە یەکلا بۆتەوە. راپۆرتی وەرزیش 2 راپۆرتی وەرزیمان هەبووە.